هەڤاڵان و هاوڕێیانی یەکێتی و گۆڕان کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ڕانیەی دەواازەی ڕاپەڕینەوە سڵاوتان لێبێ. سڵاو لە قەڵاتزەی لانکەی شۆڕش، سڵاو لە پشدەر و بتوێنی مەکۆی قارەمانی و خۆڕاگری، سڵاو لە دوکانی جوانی و گەشتیاری، سڵاو لە ئێوەی جەماوەری یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان کە بڕیارتانداوە لەم هەڵبژاردنە هاوپەیمانی خۆتان، هاوپەیمانی کوردستان، هاوپەیمانی مام جەلال و کاک نەوشیروان سەر بخەن. سڵاو لەو خەڵکە ناڕازی و تووڕەیەش کە لەبەر هەر هۆکارێک بێت هێشتا دوودڵن دەنگ بە هاوپەیمانی کوردستان بدەن یان هێشتا بڕیاریان نەداوە بەشداری لەم هەڵبژاردنەدا بکەن. ئێمە ئەمڕۆ وەک هاوپەیمانی کوردستان بە یەکەوە هاتووین بۆ لاتان چونکە بە یەکەوە بەهێزترین. هاتووینەتە ناو خزمان و خۆشەویستانی خۆمان، هاتوونەتە لای هاوڕێ دێرینەکانی مام و کاکەنەوە، هاتوونەتە لای کوڕان و کچانی خوێنگەرم و خاوەنڕا و ڕەخنە، هاتووینەتە لای ڕۆشنبیر و وەرزشوانەکانی دەبەری ڕاپەڕین، هاتووینەتە خاکی پڕ خوێنی شەهیدانی دەیان نەبەردی و داستانی پێشمەرگانە، هاتووینەتە ڕانیەی بەعەس بەزێن، هاتووینەتە سەر ئەو خاکەی چەخماخەی ڕاپەڕینی بەهاری 91 لێدا، هاتووین لێرەوە چەخماخەی داستانێکی تر لێ بدەین، داستانی سەرکەوتنی هاوپەیمانی کوردستان و گەڕانەوەی هاوسەنگی هێز لە هەرێمەکەماندا. دانیشتوانی خۆشەویستی دەبەری ڕاپەڕین، هاتووین لێرەوە نوێنەری ئێوە بنێرین بۆ بەغدا تاکو و خزمەتگوزاری باشتر بۆ ئێوە دابین بکەن. لەوانەیە هەندێکتان بپرسن ئەنجا چییە؟ حەقم چییە بە هەڵبژاردن؟ من ئاومەوێت، من موچەمەوێت، من ڕێگاوبانمەوێت، منەمەوێت جادە و کۆڵانەکانم قیرتاو بکرێن، من نەخۆشخانەیەکم پێویستە، بینای قوتابخانەی منداڵەکەم کۆنا. ڕاستە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا تەنها لە دەبەری ڕاپەڕین زیاتر لە 30 پرۆژەی گەورە و مامنەوەند و بچووکمان ئەنجام داوە. ڕاستیشە زیاتر لە 180 پرۆژەی چاکردنەوە و نۆژەنکردنەوەمان جێبەجێ کردووە. بەڵام ئاگاداری معاناتەکانتانم، ئاگادارم کە زۆر ماوە بکرێ کە ئەم دەبەرە شایستەی پرۆژەی جوانتر و خزمەتگوزاری باشترە. بەڵام بەشێکی زۆری ئەم پرۆژە و خزمەتگوزاریانە بە بودجەیەکی شایستە کە لە بەغداوە دابین دەکرێ جێبەجێ دەکرێن. لە خولی ڕابردووی پەرلەمان دوو نوێنەری ئەم دەبەرە تێکۆشەرە نێردەی ئێوەی بەڕێز دەوری کاریگەریان بینی لە ناو لێژنەی دارایی پەرلەمانی عێراق و هاوشان و هاوسەنگەر لەگەڵ ئێمەدا توانیان بەرگری لە مافەکانی خەڵکی کوردستان بکەن و بودجەی عێراق دابین بکەین. هەر ئەوانیش توانیان بڕی پێویست تەرخان بکەن بۆ پرۆژەی نەخۆشخانەی ڕانیە کە لەم جوانە پەسەند کرا. خۆشبەختانە ئەم پەرلەمەنتارە بەڕێزانە نێردەی یەکێتی و گۆڕان بوون و خەڵکی ئەم دەبەرە خۆشەویستە بوون. ئەمە قووەت و کاریگەری نوێنەرێکی بەهێزە لە بەغدا. بۆیە گرنگە بەشدار بن لە هەڵبژاردن و نوێنەری کاریگەر و بەهێز بنێرن بۆ بەغدا. پێکەوە کاریان کرد چونکە پێکەوە بەهێزتر بوون. بۆیە ئەمڕۆ لێرەین بۆ ئەوەی پێتان بڵین ئێمە یەکریزین و شەڕ بۆ یەکریزی کورد دەکەین لە بەغدا. بۆیە داواتان لێ دەکەم دەنگ بە هاوپەیمانی کوردستان بدەن تاکو بەو یەکریزیەمان شەڕی بودجە و موچە بکەین، تاکو خزمەتگوزاری زیاتر و باشتر پێشکەش بە ئێوەی خۆڕاگر بکەین و هەرچی پرۆژە ماوە بە دووسایدی ڕانیەشەوە تەواو بکەین. لە ڕابردوودا سەلماندوومانە کە ئەوە ئێمەیە کە دەتوانین لە ڕێی دانوستانەوە کێشەکان چارەسەر بکەین. هەر لە دانوستان نە چڕوپڕەکانی نووسینەوەی دەستور لە پاش ڕوخانی ڕژێمی بەعسەوە بیگرە تا دەگاتە مەراسۆنی دانوستانەکانی پەسەندکردنی بودجەی 2021. ئێمە سەلمانمان کە لە پێناو موچەی خەڵک و تەواوی مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەتوانین بە سەدان سەعات دانوستان بکەین و ماندوو و بێزار نەبین. لایەنەکانی دیکە یان لە بەرژەوەندیاندا نییە لەگەڵ بەغدا ڕێبکەون
یان هێندە بچووک و بێسەنگن کە ئەو کارەیان هەر پێ ناکرێ. بۆیە داواتان لێ دەکەم لە پێناوی گەڕانەوەی هاوسەنگی هێز لە هەرێمی کوردستان، لە پێناوی بەدەستهێنانی قوتی ئێوە و خێزانەکانتان، لە پێناو خزمەتگوزاری زیاتر و باشتر، لە پێناو سەقامگیری هەرێمەکەمان، لەسەر و هەمووشیەوە لە پێناوی یەکڕیزی نەتەوەکەمان ڕۆژی دەیدا دەنگ بدەن بە کاندیدەکانی هاوپەیمانی کوردستان. بۆیە پێداگری لەسەر هاوسەنگی هێز دەکەم، چونکە دەنگدان بەلایەنە بچووکەکان وەک ئەوەیە بە ناڕاستە و خۆ دەنگ بدەن بە هێزی ڕکابەری هاوپەیمانی کوردستان کە پارتی دیموکراتی کوردستانە. بەڕاشکاوی دەیڵێم پارتی لە خوایەتی ئێوە دەنگ بدەن بەلایەنە بچووکەکان، چونکە دەزانێت ئەگەر خوا نەخواستە ژمارەی کورسیەکانی هاوپەیمانی کوردستان کەم بکات ئەو کاتە بێڕێکابەرە بن و لە بەغدا و لە کوردستان قسە هەر قسەی ئەوان دەبێت. ئەرێ ئێوە ئەوەتانەوێت؟ پێتان خۆشە پارتی بێڕێکابەر بێت؟ پێتان خۆشە؟ ئێوە پێتان خۆشە؟ پێتان خۆشە ناو هاوسەنگیەکی زیاتر هەبێ لە کوردستان؟ پێتان خۆشە؟ پێتان خۆشە هێز و لایەنەکانی ئەم دەبەرە پەرتر و بڵاوتر بن؟ من دڵنیام کە پێتان خۆش نییە. پشت ئەستور بە دەنگ و ئیرادەی ئێوەی خۆڕاگەر ئەو ڕۆژە قەت بە چاوی خۆیان نایبینن. ئامادەبوانی بە شەرەفی دەواازەی ڕاپەڕین ڕێگام بدەن قسە بۆ هەڵسوڕاوان و گۆڕانخوازانی بزوتنەوەی گۆڕان بکەم. بزوتنەوەی هاوڕێدێرینەکەی مامی گەورەمان کاکە نەوشیروان. ئێمە بەیەکەوەین چونکە کە پەرت بووین لاواز بووین، بەڵام کە بەیەکەوەین بەهێزین. بەیەکەوەین چونکە خاڵە هاوبەشەکانمان زیاترن لە ناکۆکەکانمان. بەیەکەوەین چونکە ڕوئیای هاوبەشمان هەیە بۆ چارەسەرکردنی کێشە هەڵپەسێدراوەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی. بەیەکەوە سنگ و پێگەی کوردستان لە عێراقی داهاتوو بەهێزتر دەکەین. بەیەکەوە بەرپرسیارەتی نەتەوەی و نیشتیمانیەکانمان لە کۆڵ ناوە و بەیەکەوە داکۆکی لە مافە دەستوریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەین. بەیەکەوەین چونکە بەیەکەوە ئەتوانین ئەو گۆڕانکاریە سیاسی و ئیداریانە لە بەڕێوەبردن، لە شەفافیەت، لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی، لە چاکسازی، لە دادپەروەری کۆمەڵایەتی جێبەجێ بکەین کە گۆڕان لە پێناویان دروست بوو. ئەوجا لەسەر ئیزنی گۆڕانخوازان دەمەوێت قسە بۆ جەماوەر و هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم. هەواڵانی خۆشەویست، یەکێتی ئێوەیە، یەکێتی بە ئێوە وەک چیایی کێوەڕەش، وەک کۆسرەت، وەک سارا و پیرەمەگرون وایە. ڕەنگە لێرە و لەوێ عەزیەتی پێبگا بەڵام قەت ناشکێ. لە سیویەکی ئابدا زەبری قورسی بەرکەوت بەڵام نەشکا. لە دوای ڕێفراندۆم و دەرهاوێشتەکانیدا هەر نەشکا. لە دەیان کارەسات و ڕووداوی قورسی تردا هەر نەشکا. یەکێتی هێزی لەشکان نەهاتووی ئێوەیە هەرگیز ناشکێت. ماموتنی سەفین لە بندێ یەکێتی لە بن نایێت. ئێستش دڵنیاتان دەکەمەوە یەکێتی بە ڕاماڵینی گەندەڵی، بە کۆتایی هێنان بە قاچاقچەتی و مافیەگەری، بە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەبێتەوە بە یەکێتیەکەی مام و کاکەنەوە و هەواڵە تێکۆشەرەکانیان کە دایان مەزراند. بۆیە ئەگەر دەتانەوێت شکۆ بۆ یەکێتیەکەی خۆتان بگەڕێننەوە هاوپەیمانی کوردستان سەر بخەن. گۆڕانخوازان و هەواڵانی یەکێتی، ئەگەر دەتانەوێ خەون و ڕوئیای سەرۆک مام جەلال و ئەندازیارەکەی ڕاپەڕین و ڕاماڵینی بەعس کاکە نەوشیروان بەدی بێنن، دەنگ بدەن بە کاندیدەکانی هاوپەیمانی کوردستان. ئەگەر دەتانەوێ بودجە دابین بکەن بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری باشتر، دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان. ئەگەر دەتانەوێ سەقامگیری و هاوسەنگی هێز بگەڕێنەوە بۆ کوردستان، دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان. ئێمەش بەڵێن دەدەین، دەینەوە لە مامەندەی هاوسەی خۆر و ئاسۆوە،
لە دەراوی گورگان و ناوزەنگی دوا بەستووی سنوورەوە ئاهەنگی سەرکەوتنی گەورە ڕادەگەیەنین هەر شاد و هەر سەربەرز و هەر سەرکەوتوو بن و بەخێر بێن سەرچاو.